کونسڵ و باڵوێزەکان و کەناڵە عێراقی و جیهانیەکان جاری ڕوڕەشی و ستەمکاری و گەندەڵی و بێباکی ئەم بنەماڵە حکومڕانانە بدەین بەگوێی ناوەندە و دەستگا و میدیاکانی جیهاندا. لە هەمان کاتدا سەراپای ئەو تۆمەت و چاواشەکاریانەی میدیا سێبەر و پەیج و سایتەکانی دەسەڵات کە هەمویان بەپارەی تاڵانکراوی میلەت بەڕێوە دەبرێن ڕەت دەکەینەوە. ئێمە وەکو چۆن پێشتر باکمان بەگرتن و لێدان و سزادانی ئیداری و دارایی و هەڕەشە و فشارەکانتان نەبووە لەمە دواش ئاورتان لێ نادەینەوە بە ورەیەکی بەرزترەوە لە خەباتە مەدەنیەکانمان بەردەوام دەبین کە خۆتان و دەربارەکانتانی تەنگاو کردووە. هەر لێرەشەوە جارێکی تر جەخت لە داواکاریەکانمان دەکەینەوە کە ئەمانن: یەکەم، دابەشکردنی موچەکانمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە. دووهەم، دەستپێکردنەوەی پلەبەرزکردنەوەی مامۆستایان و فەرمانبەران بە پێی یاسای خزمەتی مەدەنی عێراقی. سێەم، دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. سێهەم، دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. سێهەم، دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. چوارەم، پێدانی موچەی مانگەکانی 8 و 9 بێکەوە. پێنجەم، دیاریکردنی چارەنووسی موچە پاشەکەوتکراوەکان. لە کۆتاییشدا ڕای دەگەێنین بە هیچ شێوەیەک سازش لەسەر ماف و داواکاریەکانمان ناکەین و درێژە بە بایکۆت و ناڕەزاییەکان دەدەین. مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی 29 دەی 2023. ئێستاش مامۆستا ئەحمەد وڵامی پرسیارە خۆنەوەتەوە. وەکو مامۆستایان بەیاننامەی مامۆستایانی بەڕێز بەیاننامەی مامۆستایانی وانەبێژ دەخوێنینەوە بە تایبەتی بۆ کۆچی دوایی ئەو مامۆستا وانەبێژەمان کە ماوەی چەند ڕۆژێک پێش ئێستا کۆچی دوایی کرد. مامۆستایانی بەڕێزی وانەبێژ زیاتر لە مانگ بوونیوە کە پرۆسەی خوێندن دەستی پێکردووە و بەهۆی پێنەدانی موچەکانمان و دانەمەزراندنی مامۆستایانی وانەبێژەوە مامۆستایانی خاوەن ئیرادە ناچار بوون بایکۆتی ئەو پرۆسە پیرۆزە بکەن. ئەوەی دەیسەلمێنێ کە حکوومەتی هەرێم خوێندن و خوێندەواری بۆ گرنگ نییە ئەوەیە ئەنجومەنی وەزیران تا ئێستا تەنها یەک کۆبوونەوەی لەسەر ئەم بابەتە بەنیازی چارەسەر نەکردووە. بە بێچەوانەوە دەبیندرێ فشار لەسەر مامۆستایان دروست دەکرێ لە جەنابی وەزیری پەروەردەوە تا بەرپرسی لق و مەڵبەند و ناوچەکان. ڕاست پێدراون داوا لە مامۆستایان دەکەن بەسەر شۆڕی و بە گیرفانی خەڵیەوە بێ دەستکەوتی هیچ ئامانجێکی دیاری کرا و بچنەوە هەڵەکانی خوێندن. لێرەوە ڕای دەگەێنین هەر مامۆستایەک ئەگەر پێناسەی وشەی مامۆستایەتی بزانێ و ئەرک و ماف و گەمژەیی لە یەکتری جیا بکاتەوە و ئاگاداری واقعی کوردستان و داهاتە ناوخۆیەکانی بێ هەرگیز داوایەکی لەم چەشنە قبوڵ ناکە. پێویستە ڕای گشتی بزانێ وەکو مامۆستایانی وانەبێژ تا ئێستا 13 مامۆستامان بە ناکامی سەریان ناوەتەوە و خەونی دامەزراندنیان هەر بە گەنجی لەگەڵ خۆیان بردوۆتە ژێرگڵ کە دواهەمینیان مامۆستا جیهانتەها نوێنەری بوێری شاری هەولێر بوو کە لە ڕووداوێکی دڵتەزێنا کۆچی دوایی کردو مردنیان بەو شێوە بێنازیە شەرمەزاریەکی دیکەیان بۆ کاربەدەستانی ئەم هەرێمە جێهێڵاوە. هەر بۆیەش ئەمڕۆ هەمومان دەست لە ناو دەست بۆ تەواوکردنی ڕێگەی تەواو نەکراوی هاوپیشە کۆچکردوەکانمان لەم خەباتە پەروەردەیە بەردەوامە بین و شکۆ و شەخسیەتی مامۆستایەتیمان کە تا ئێستا بایکۆت پاراستوێتی بەشکاندنی بایکۆت نایشکێنین. نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ 29 دەی 2023 جەنابی کاک دکتۆر ئەحمەد مامۆستای زانکۆ سلێمانی بێتە ئەمڕۆ ئێوە لە هۆڵەکانی زانکۆ وانە بڵێنەوە ئەمڕۆ چی وای کرد ئێوە بێنە ناو مامۆستایانی وانەبێژ شانتان بکەن پێشەو گیرگرفتەکان ناو
خوێندن چیە جگە لە موچان کێشە داراییەکان کێژەی پێداویستی خوێندن لە ناو زانکۆیە هەر وەکو ئەو کاتەیە کە ئەنجومەنی زانکۆی سلێمانی لە 11 دەی 2023 ڕایگەیان کە بەم بارودۆخەوە ناتوانین خوێندن دەست پێ بکەین. هێشتا ئەو کێشە و گروفتە دارایی و پێداویستیانە لە زانکۆی سلێمانیدا هەر وەکو خۆیەتی بۆیە زەحمەتە دەوام دەست پێ بکاتەوە و ئێمە هەڵوێستەکانمان لەگەڵ مامۆسایانی میلاک و وانەبێژ بە هەماهەنگیە هەمومان بەیەکەوە بڕیار دەدەین. بۆیە بەردەوامین ئەمڕۆ کە هاتووینەتە بەر دەمی دادگا بۆ بیرهێنانەوەی بۆ دادوەرە بە ڕێزەکان کە ئەگەر ئەوان بە ئەرکی خۆیان هەستابانایە لە ماوەی ساڵانی ڕابردووە لە ڕوبەڕوو بوونەوەی گەندەڵیدا هەرێمی کوردستان مەمڕۆ نەدەگەیشت. پەیامێکی تر ئەوەیە کە هاتینە بەردەمی دادگا پێمان وایە ناڕەزایەتیەکانی ئەم ساڵ بەقەد 2018 ئێزی هەیە بۆ ئەوەی بەردەوام بێ و دەسەڵات وەڵامی داواکاریەکان باتەوە پێویستە بەهێز بێ. بۆیە داوا لە کەسوکاری مامۆسایان و خوێندکارانی زانکۆ ئەگەین کە بەشدار بن لەگەڵمانە تاوەکو سەرەتایەکی ڕاستەقینە بۆ وەک چارەسەرێکی ڕیژەیی دەست پێ بکەین. ئەو کێشە و زوڵمانەی لە میلەتەکەمان نەکرێ بەڕاستی بە وازبی سەرشانی خۆمی ئەزانم کەوا باسی بکەم ئازایی نییە واجبە. ئەم ڕۆژ بۆ ئەوەی کەوا بیسەلمێنم زۆر کەسەیە بەداخەوە لە سوشال میدیادا ئەڵێ مامۆستا بەس قسەی هەیە ناتوانێت بە عەمەلی هەنگاوێ بنێ. پێم خۆش بوو لەگەڵ جەنابی باوکم و ئەم مامۆستا بەڕێزانە کە منیش قەرزاری ئەوانم ڕۆژە لە ڕۆژان دەرسیان پێوتوین هەمومان وەڕۆڵەکانیشمان لە خزمەتی ئەوانە ئێستا دەرس دەخوێنن. پێم خۆش بوو وەکو هەنگاوێکی عەمەلی ئێستا لە خزمەتیان هەموو بە عەمەلی بیسەلمێنین لەگەڵ داوای حەق و ڕەوا و مەشروعی ئەم هەموو مامۆستا و مۆزەف و موچەخۆرەی کوردستانین. وەیە داوا لە حکومەت دەکەم حکومەت ئێمە ئەم وڵاتی خۆمان خۆشەوێ دڵنیا بن کوردستانمان خۆشەوێ دڵنیا بن ژین و دینی میلەتەکەمان خۆشەوێ دڵنیا بن هیچ مەبەست و مەرامێکمان نییە. بەڵام بۆ نان بەدەنگە و خەڵکەوە بۆ مناڵەکانمان مەکتەبیان فەوتێ بۆ مناڵەکانمان قوتابخانەکان دەرگای قوتابخانەکان داخرێ. وەڵڵاهی هەر حکومەتێ دەرگای قوتابخانە و زانکۆ و جامیعەکان و خەستەخانە و داوام و دەستگاکانی داخرا ئەو حکومەتە ڕووخاوە ئەو حکومەتە ناوی ماوە ناوی نەماوە. بۆیە وینستۆن چەرچل سەرۆکوەزیرانی بەریتانیا کاتی خۆی لە حەربی عەلەمی نازام یەکەم مابوو یان دۆما بوو بە هەڵەیان نەچێم وتی کاتێ هەر وڵاتێک دەرگای قوتابخانە و جامیعەکانی داخرا ئەو حکومەتە نەماوە ئەبێ و حکومەتە بە ئاگا بێتەوە. بۆیە دڵسۆزانە بوێرانە کوردستانمان خۆشەوێ پلانمان زۆر لەسەرە هەمومان دڵسۆزێم وڵاتین. بەڵام ئەوەی مامۆستایانی بەڕێز ئەوانەی مۆزەفەکان فەرمانبەران هەموو خەڵکی بەشبنێتی ئەم کوردستانە داوای مافی خۆیەکە داوای مافی میلەتەکە داوای مافی مناڵەکانیەکە دامای مافی ئێمە و تەواوی خەڵکی کوردستانەکە بەڕاستی داواکەیان حەقا لەگەڵ یانین تا سەرێزخان حکومەت بەرپرسەکان دەسەڵاتدارانی وڵاتە بە ئاگاوەرنەوە میلەتی خۆتان خۆش بوێ ئەم خەڵکە بێ مەعاشە بێ موچەیە بێ ئاوە بێ کارەبایە بەڕاستی پارەشەیە دڵنیاتان دەکەمەوە خەڵکی کوردستان پارە هەیە و زۆرە بەڵام ئەمانە خۆیان قەیرانیان بۆ میلەتە دروست کردووە نازام چ سوودێک چێژێک لەو قەیرانە نەدەبینن. وایە بەڕاستی ئەمڕۆ هاتووم کەوا بە عەمەلی بیسەلمێنم هیچ مەبەستێکم نییە لەگەڵ مامۆستا بەڕێزانە دڵنیام یەکە بە یەکەیان پێیان خۆشە دەرگای قوتابخانەکان بکرێنەوانێ ئێمە شەموو پێمان خۆشە بکرێنەوە بەڵام ئەبێ حکومەت بێتە سەرخات بەسە لە گوێی گایەخەوتن بەسە وەڵامیان بنەوە وەڵامی خەڵکە بنەوە بزانم خەڵکە ڕەش و ڕوتە ئەو میلەتە داماوە ئەم خەڵکە دڵسۆزە کە ئەم خەڵکە دڵسۆزی ئەم کوردستان و دین و ژینەیە بۆ وەڵامیان نادەنەوە بۆ لە شوێنەکانی خۆتانیانە دەرەوە. من پێم خۆش بووە هەموو مامۆستایانی ئاینی کە درێغیان نەکردووە تەنها لە مینبەران نەبێ بینە ناو خەڵکەکە شەوانەیە بەڕاستی ئەمە وازبی سەرشانمان ئەویستمە بە عەمەلی لەگەڵ ئەو خەڵکەدا بەم هیچ مەبەستێکی ترمان نییە. دوعای خێرمان بۆ هەمووتان هەیە خوا سەربەرزتان کە خوا ئەم حکومەتە وا لێ بکات ژابتان پاتوانێ و قەدەرتانەوە بێ خوا سەربەرزتان کات بەرپرس و وتەبێژی وەزارەت نەیان جوڵاندووی هەروایە مامۆستا
هرواشة أحمد شوقي وتني كاد المعلم أن يكون مسؤولا زوري نما أبو ماموسا بابا بيغمبر همو بيغمبر كان يشهروابون قليان هناو درجان لبردما داناون همو بيغمبر كان يشهروابون قليان هناو درجان لبردما داناون جيانيان هناو بلاني كشتنيان بداناون بيا مكانيان بصدر كوانا هناوا بيام هنانيش قرصو باراسني بياميش لو قرصنا ماموسا هروابا تو شاعري او رزقرتني شاعري او بيروسكني كلكتي مكانها بازكري ماموسا دبي او دنقبي تاخذ على القران دفرمي قل الحق وزهق الباطل تنهى بزانا ماموسا تو دبي راس كروبي تو دبي وابي هر لمر انكر قرصانشا بيض ضلين ماموسا